لە عراقدا بێگومان یەکێتی وەرزشیەکان کار و چالاشەکانی خۆیان ئەنجامدەن لە 2023 یەکێتی موایتای عراق بە باشترین یەکێتی وەرزشی دیاری کرا. هەرێ یەکێتی وەرزشە بۆ 2024 پلانی دیکەی هەیە کە لە کۆتایی مانگی یەکدا بڕیارە لە شاری هەولێر بە سەرپەرشتی یەکێتی موایتای عەرەبی خولێکی داوەری بکاتەوە چەندین چالاکی دیکەش کە یاریزانەکانیان لە ماوەی ڕابردووە بینیمانە لە پاڵەوانتن و دەوڵەتیەکانی شەبەشداریان کردووە. سیروان مینە ئەندامی یەکێتی موایتای عراق لە ستۆدیۆی سپۆرت مەگەزینە باز لە پلانی یەکێتی وەرزشەکانەکەن. کاکسیرۆن بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا لۆ دەست پێکەین یەکێتی موایتای عراق چۆن بە باشترین یەکێتی وەرزشی عراق دیاری کرا. بەڵێ بەڕێستان ئاگدارن کە ساڵانە لە موقعی خەبەر کە زیاتر لە 2 ملیۆن کەس لە تیلیگرام ئەندامن تێیدا و زۆربەی پێک دێن لە وەرزش و ئیداری و ئەوانەی کە لە ئیدارەی ئیتیحادەکان بەڕێوە ئەبن لەو موقعدا کە ساڵانە چەند نازناوێک هێن بەو کەسانەی کە زۆرترین ئینجازیان لەو ساڵەدا بەدەستێناوە. خۆشبەختانە یەکێتی موایتای لەسەر ئاستی عێراق بۆ دووەمین جار دەتوانی ئەو نازناوە بباتەوە کە بە باشترین یەکێتی موایتای یەکێتی وەرزشی بۆ ساڵی 2023 دەستنیشان کرا. ئەمە لەسەر ڕێکخستنی چالاکیەکان یاخود ئەنجامهێنانی یاریزانەکانیان بە مەدالیای نێودەوڵەتی. بەڵێ تەمانە و یەکێتیانە سەرجەم سیڤیەکانیان ئەنێرن بۆ لیژنەی ئۆڵمپی و ئەو لیژنەیە کە موقعی خەبەرە بن بەڕێوە. ئیتیحادی موایتای توانیوێتی چەندین لە ساڵی 2023 چەندین ئینجازی عالەمی بەدەست بێنێ و چەندین پاڵەوانێتی بەشداری کردووە کە توانم بڵێم بەس لە ساڵی 2023دا نۆ چالاکی نێودەوڵەتی لە وڵاتە عەرەبیەکان و دەرەوەی وڵاتە عەرەبیەکان بەشداریمان کردووە. مەدالیەکانتان چی بوون؟ بەرزترین مەدالیاکە موایتای بەڵێ بەرزترین مەدالیا هەر لە ساڵی 2023دا مستەفا ڕەعەت توانی پاڵەوان لە پاڵەوانێتی جیهاندا پلەی یەکەم بەدەست بێنێ دوا بە دوای ئەو طبعاً خۆشبەختانە یاریزانی کوردیشمان زۆرن لەو بوارە کە توانیویانە هەم ئیبراهیم محەممەد و هەمش ئاکۆ بەهادین کە هەردووکیان توانیان دووەمی عالەم بەدەست بێنن. بەڵام کورد پێگەیەکی باشی هەیە لە موایتای عراق بە دڵنیاییەوە بڵێ، بەڵام مستەفا ڕەعەت توانی لە دوا بە دوای ئەوەش هەم لە پاڵەوانێتی کۆمباکت گیم کە لە وڵاتی سعودیە بەڕێوە چوو لە مانگیدا توانی لەوێش هەر جارێکی کە ببێتەوە بە پاڵەوانی جیهان کە ئەمە گەورەترین دەستکەوتە و تەرکیزش کراوەتە سەر ئەوەی کە ئەم یەکێتیە چەند چالاکی لە چەند چالاکی نێودەوڵەتیە بەشداری کردووە و لە هەمان کاتشە تەقیم کراوە لەسەر ئەوەی کە تەنزیمی پاڵەوانێتیەکان کە لە عێراقا ئەتوانم بڵێم تەنزیمێکی زۆر باشمانەیە لە ڕێخستنی پاڵەوانێتیەکان و تەنانەت لەسەر ئاستی داوەرەکانشمان چەندین داوەری عێراقی کە ئێستا لە پاڵەوانێتی جیهانیەکانە بانگهێشت دەکرێن. داوەری عراقی بۆ پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان بەڵێ. باشە، وەکو خۆت باس کرد پێگەی کورد لە هەڵبژاردەی عراقا چەند نوێنەرێکی هەبووە و پێگەیەکی گەورەی هەیە. لە ڕووی بودجەوە ئەم یەکێتی وەرزشە چۆنە؟ زۆربەی یەکێتی وەرزشیەکان یاخودیانەکان کێشەی بودجەیان هەیە بۆی بەشداری پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان ناکەن. موایتای لەمەیە چییە؟ طبعاً ئێمەش موایتایش بە هەمان شێوە ئەتوان بڵێم مقارنەتەن بە کوردستان ئیتیحادی موایتای عێراقی زۆر باشترە چونکە بودجیان بەردەوامە و بەڵام لە ئاستی تموحی یەکێتیەکەمانان نییە، بەڵام بەهۆی کارایی سەرۆکی یەکێتی موایتای عێراق توانیوێتی چەندین سپۆنسەر بهێنێتە ناو یاریەکەوە و عیلاقاتێکی گەورە و بەرفراوانی هەیە لەگەڵ کەسایەتیە حکومی و حیزبیەکان لەسەر ئاستی عێراق و لەگەڵ لەسەر ئاستی پارێزگاکانش پەیوەندیەکی زۆر باشی هەیە و زۆربەی ئەو پاڵەوانێتیانەی کە لە سەرجەم پارێزگاکانە کردومانن لە ڕێگەی عیلاقاتی بەڕێزیانەوە و سەرجەم ئەندامانی یەکێتی موایتای توانیوێتی هاوکارێکی باش سپۆنسەرێکی باش دەستەبەر بکا بۆ پاڵپشت بەو بودجەی کە هەمانە لە لیژنەی ئۆڵمپی
توانیمانە سەردەم طموحەکانی خۆمان تا ڕادەیەک جێبەجێ بکەین. باش کاکسیرۆن زۆربەی یەکێتی وەرزشەکان هەندێجار لە ڕێخستنی چالاکیە کێشەی شوێنیان بۆ دروستە بێ. ئێوە وەکو یەکێتی وەرزشەکەی خۆتان هەمان کێشەتان هەیە شوێنێکی تایبەت بە خۆشتان نییە بۆی چالاکیەکانی تێ ئەنجام بن؟ طبعا ئێمە لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق مەقڕی منتەخەبمانەیە لە بەغداد هەم مەقڕی ئیتیحادی عێراقی بریتیە لە شوێنێک بۆ تەدریبکردنی یاریزانانی هەڵبژارد بڵێ تا ڕادەیە گونجاوە لە هەمان کاتشدا شوێنێکشە بۆ مانەوەی یاریزانەکان لەوێ بەڵام کە لە بەغداد دەردەچین ئەتوان بڵێم کۆسپ و لەمپەر دروستە بێ بۆ یەکێتیەکەمان کە بەڕاستی زۆر جار دام و دەستگا بڵێن دام و دەستگاکانی وەرزش یاخود پارێزگاکان وەکو پێویست مامەڵەمان لەگەڵا ناکەن ئەتوانم بڵێم تەنانەت ئێمە سوودمان لە سپۆنسەری جامیعەکانیش وەرگرتووە بە تایبەتی جامیعە ئەهلیەکان کە ئێمە لە ساڵی 2022دا توانیمان گەورەترین پاڵەوانێتی ڕێک بخەین لە شاری حلە کە پاڵەوانێتیەکە لەلایەن جامیعی مستەقبلەوە بڕێوە برابوو کە بەڕاستی هەموو ساڵێکش ئەو جامیعەیە و دەیان شەریکە و کۆمپانیای کە لە ئیتیحادەکەمانەوە نزیکە و هاوکارێکی باشن بۆی کە پاڵەوانێتیەکان بەڕێوەبەری. کاکسیروان موای تای لەم ساڵانەی ڕابردووە زیاتر لە یاریەکانی دیکە چەند یاریکی دیکەش بێگومان پەرەی سندووە لە عێراقا و لە کوردستانی ژاریزانی زۆر هەیە یاریەکەی ئەگۆڕێ لە کیکبۆکسەوە بۆ موای تاین ئەمە هۆکارەکەی چییە؟ طبعا هۆکارەکەی یەکەم بۆ ڕێخستنی پاڵەوانێتیەکان ئەگەڕێتەوە دووەم بۆ سوودمەندبوونی یاریزانەکان لەو بڕگەیی کە خۆتان نەزانن موچەیەکەیە لەلایەن وەزارەتی وەرزش و لاوانی عێراقەوە دابین نەکرێ بۆ سەرجەم ئەو پاڵەوانانەی کە نەتیجەی عالەمی و ئاسیایی هێنن و چەندین یاریزانی ئێمە لە ڕابردووە سوودمەند بوون لەوە بە ئەتوانم بڵم زیاد لە 12 یاریزان لە شاری سلێمانی سوودمەند بووە لە موچەی ئەوەی کە بە ئەبتاڵ و ڕوات ناسراوە ئەمە هۆکارێکی کە برنە دەرەوەی سەرجەم ئەم توانانەیە بۆ دەرەوەی وڵات کە ئەتوانم بڵێم قۆناغێکی زۆر باش یاریەکەی بردووەتە پێشەوە ئەمەش خاڵێکی کەیان بەهۆی گرنگی مۆیتایەوە چەندین ڕێکخرا و وەکو ناوەندی وەرزشی کوردستان و ئاڕێفێڵ هاتوونەتە سەر خەت لەگەڵ ئێمە بەڕاستی ئێمە لێرەوە زۆر سپاسیانەکەین کە توانیویانە ئەوەی کە بە خۆمان نەکراوە چەندین یاریزانی ئێمە بەرنە وڵاتی تایلەند و کامپی ڕاهێنان ببینن لەوێ و چەندین یاریزانیان بردوۆتە دەرەوە بۆ پاڵەوانێتیەکان ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیمانە و جێگای خۆیەتی زۆر سوپاسیان بکەین و لە هەمان کات شایاری مۆیتای لە بووە بە یەکێک لە یاری ئۆلمپیەکان کە ئەمەش یاریزان طموحی هەیە کە هەر لە ئێستەوە ئێمە چەند یاریزانێکی زۆر بە توانامانەیە لەسەر ئاستی عێراق ئەگەر لە ساڵانی ئایندا ئۆلمپیاد کرا کەیسە طموحێکی باشیانەیە هەر لە ئێستەوە بتوانن خۆیان ئامادە بکەن بۆ ئۆلمپیاد کە خەونی هەموو وەرزشکارێک پلانتان هەیە بۆ ئەوەی پاڵەوان دیاریکەن لە ئێساوە ئیشی لەسەرکەن بۆ ئۆلمپیاتی داهاتوو؟ بەڵێ مرکزی تەدریبیمانەیە لە شاری بەغا بەداخەوە نەمانتوانیوە لە سەرجەم پارێزگاکانە ئەو مەرکەزانە بکەینەوە گرنگیمان ناوە بە مەواهیب بە تایبەتی فیاتی عمریکە کە بڕبڕی پشتی سەرجەم یاریەکانە و بە تایبەتی مۆیتایش ئەم ساڵ لە چەندین پاڵەوانێتی بۆ لاوان و بۆ ئاستەکانی تەمەەن بەشداری پاڵەوانێتی نێودوڵەتیەکانمان کردووە. کاکسیروان لە موای تای میوزیک گرنگی پێدرێ پێش دەستپێکردنی ئەمەیە ڕوونکردنەوەی لەسەر ئەوە بیت چۆن ئەمە جێگەکراوەتەوە یاخود ئەم ئاماژەیە چییە کە وەرزش و هونەر تێکەڵەکرێبەکە؟ طبعا میوزیکال فۆرم یعنی لە زۆربەی یاریەکانە هەیە بەڵام لە مۆیتایە زۆر زەق کراوەتەوە کۆمەڵی هۆکاری یەکێ لەوانەی کە خۆتانەزانن لە قاعە قەرەباڵغەکانە خەڵکی زۆر قسە ئەەکەن و زۆر هوتافات یاخود تەشجیعەکەن کاریگەری هەیە لە سەدە ئەدای یاریزانەکان بەڵام لە مۆیتایە کە ئەوەی کە پێڵین وای کرو ئەو میوزیکەی کە لێ ئەدرێ ئەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر سەوتی جمهور قەتعەکە لەگەڵ
ئەو یاریزانانەی بڵێ ئەمە خاڵێکی کیان ئەم وای کردووە بووە بە تەقسێکی وەکو چۆناڵی فنونی قیتالی کە یاریزانەکان گوێی لەو مۆسیقایە ئەبێ وەکو چۆناڵی هەستێکی شەڕانی یاخود هەستێکی باگراوندێکی شەڕانی بۆ دروستە بێ کە بتوانێت هاندانێکی بڵێ هاندانێکی زۆر باشی بۆ دروستە بێ کە بتوانێت ئەدای هوەری خۆی بە باشی بکە مەرجی سەرەکیە بەڵێ مەرجی سەرەکیە وای کرد ئەبێ لە هەموو پاڵەوانێتیەکانی مۆیتایە بەڕێوە بچێت باش ئێستا بەنیازن لە کۆتایی ئەم مانگەیە ئێوە خولێکی داوەری لە شاری هەولێر ئەنجام بن و یەکێتی موایتای عەرەبی سەرپەرشتیەکە ئەمەوێ لەسەر ئەوە قسە بکەین بزانین چێن ئەوانەی کە بەشداریەکەن بڵێ بۆ هەولێریش دیاری کراوە کوردستان طبعا بە بۆنەی مووقعی شوێنەکە کە ئیتیحادی عەرەبی طبعا دیاری کردووە زەمان و بڵێن کات و شوێنەکەی ئیتیحادی عەرەبی خۆی سەرپەرشتیەکە چەندین داوەری نێودەوڵەتی لە دەرەوە کە سەرۆکی لیژنەی حکامی عەرەب و لە هەمان کاتە ئەمینداری یەکێتی مۆیتای عەرەبی لە ڕۆژی 25 مانگ دێنە شاری هەولێرەوە ئەمە هۆکاری یەکەمیانە هۆکاری دووەمیان شاری هەولێر چەندین ساڵە ئێمە نەمانتوانیەوە چالاکی تیا بکەین و هۆکاری سێمیشی هەم بۆەوە گەڕێتەوە کە ئەم جاریان خۆشببختانە بەڕێبەری گشتی وەرزش و لایەنە پەیوەندیدارەکان تا ڕادەیەک لە ڕووی لۆجستیەوە توانیویانە بێنە سەر خەت هەندێک پێداویستی سەرەتاییمان بۆ جێبەجێ بکەن طبعا ئێمە لە مانگی 11 ساڵی 2023دا یاداشتێکمان پێشکەشی یەکێتی مۆیتای عەرەبی کرد داوای دوو چالاکیمان کردووە کە لە عێراقا بڕێوە ببرێ یەکێکیان چالاکێکی نێودەوڵەتی بڵێن بۆ داوەرە بەڕێزەکانە کە جەناب تزانی داوەر هیچێکی کەمتر نییە لە یاریزانەکان و بڕبڕی پشتی ئەم یاری ئێمەوە زۆربەی کێشەکان کێشە و گیر و گرفتەکان کە ڕوو ئەدەن لە پاڵەوانێتیەکانە بەهۆی ئاستی داوەرەکانەوەیە لەبەرەوە چەند گرنگی بە لایەنی داوەری بدەیت پێشخستنیان بدەیت هێشتا هەر قابلی ئاوردانەوەیە بەڕاستی ئێمەش بە باشمانزانی کە لەم فرسەدەدا بتوانین چەند حەکەمێکی خۆمانی شاری سلێمانی و کوردستان بڕوانامەی نێودەوڵەتی وەربگرن و ببن بە حەکەمی عەرەبی و ئەوەش ئاوات و خولیا و هەروەها پلانی داهاتوو یەکێتیەکەمانە کە بتوانێت چەند داوەرێکی نێودەوڵەتی لەسەر ئاستی چەند داوەرێکی نێودەوڵەتی شاری سلێمانی و کورد بخاتە نێو مەیدانی پاڵەوانێتی و چالاکیەکان دەگومان ئەمە ئاسانکاری بۆ بەشداریکردن بەرەزانانی بڕوانامەیە لە ناو هەرێمی کوردستان ئەوانەی دەرەوەی عێراق چەند داوەری نێودەوڵەتی یا داوەری وڵاتانی دیکە ئامادەی دەبڕێەوە کە بێتە هەرێمی کوردستان و بەشداری ئەو خولە بکات طبعا ئەمە بەس بۆ داوەرەکانی عێراقە بەس خۆتانە بەڵێ ئەمە خۆشببختانە بڵێن ئیتیحادی عەرەبی توانی بڵێن ئەم چالاکیە لە شاری هەولێر کادووە بە دوای ئەوە خولێکی نێودەوڵەتیمانێ بۆ بواری ڕاهێنان هەم ئیتیحادی عەرەبی هەم سەرپەرشتیەکە و ئینشاڵڵا شاری سلێمانی یەکێکە بێت لە بژاردە هەرە سەرەکیەکان بۆی کە ئەو چالاکیە گەورەیە بڕێوە بەرێ لە شاری سلێمانی باش چ پلانێکی درتان هەیە چالاکی بکەن مەساڵانی پێشترمان بین لە سلێمانیا یەکێتی مۆیتای چەندین پاڵەوانێتی ڕێکە خست ئێستا بۆ 2024 چ پلانێکی لە 23 بۆ ئەمە نەکرا بەڵێ لە 23 زروفێکی تایبەتە بوو ئەو بەرنامەی کە ئیتیحادی عەرەبی و ئیتیحادی عالەمی دای نابوو بەپێی وەرزەکان جەناب تزانی سە بۆ نمونە لە مانگی 1970 لە بەغا زۆر گەرمە ناتوانانی هیچ جۆرە پاڵەوانێتیەک لەوێ ئەنجام بدەیت ئەگەر فێنکەرەوەیکی زۆر باش نەبێ ئەوە بوو ئێمەی وا لێ کرد کە پاڵەوانێتیەکانمان نزیک بوو یەکەمین پاڵەوانێتی بەرینە شاری کەربەلاوە نەمانتوانی لە هەمان کاتابیێنینە سلێمانیەوە چەندین پاڵەوانێتی زۆر سەریع کە ئێمە تەنانەت نەشمانتوانی تەسفیاتی بۆ بکەین بۆی کە سەرجەم خەڵک لێ پاڵاوتنەکە بەشداری بکە سەرجەم یاریزانەکە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم سادە و ساکار لە مەقڕی مرکزی ڕاهێنانی هەڵبژاردەی عێراق لە شاری بەغا بەڕێوەمان برد و هەروەها ئێمە پلانمانەیە ئێستا لە پەراوێزی ئەو خولەی کە ئەکرێتەوە کۆبوونەوەی ساڵانەی خۆمانەکەین و
بڕیارین لە سەررجەم چالاکیەکان لە ساڵی 2024 بە دڵنیاییەوە سلێمانی پشکی خۆی بە زیادەوە سەررجەم چالاکیەکان هەوڵەین کە زۆرترینیان لە شاری سلێمانی بەڕێوە بچن. پێش ئەوەی کۆتایی بێن لەگەڵ تۆیە کچان نابینم لەم وەرزشەیە کەم ئەبینم. وڵای پلانەکە گەڕێتەوە بوون ئەو هۆڵانەی کە مەشقی تیاکرێ تەنها کوڕیاریزانەکان مەشقی تیاکان ئەی بۆ هەڵبژاردەی ڕاخۆ کچانیش ئەتوان لەم یاریە خۆیان بینەوە. بە دڵنیاییەوە ئێمە چەند پاڵەوانێتیە کرا لە بەغا و هەروەها پاڵەوانێتی محتەریفین کە لە ساڵی 2022دا لە پارێزگای حلە بەڕێوەمان برد چەندین ئەتوانم بڵێم 4 یاریزانی کچ بەشداریان کرد لەو پاڵەوانێتە و لە کەرکووکش بە هەمان شێوە لە تقریبا کۆتایی مانگی کۆتایی ساڵی 2023 چەندین وابزانم 3 تا 4 یاریزانی ئافرەت بەشداری کردبوو لە ئێستا هەوڵێکی زۆر باشەیە بۆی بتوانین زۆربەی هۆڵەکان ئەوەی ئێمە متابعیانەکەین هەم یاریزانی کچ هەمش یاریزانی کوڕ ڕاهێنانەکەن ومێ دەکەین بتوانین لە ئایندەیەکی نزیکە پاڵەوانێتێکی تایبەت بە ئافرەتان ڕێک بخین. کۆتاییە هیچ ئامارێک لایە کە لە هەرێمی کوردستان چەند پاڵەوانی موای تایمان هەیە لە کوڕانە؟ لە کوڕانە تقریبا 22 بۆ 23 یاریزانمانەیە کە لە ڕیزی هەڵبژاردەی عێراقا چاویان لەسرە بۆ ئەوەی لە هەر پاڵەوانێتیەکە ئەگەری و چانسیانەیەک بۆی کە احتیمادیان بکرێتە سەر و بیان بینە دەرەوە بۆ پاڵەوانێتیەکان. زۆر سپاسی تۆکەم دوای سەرکەوتنتان بۆ سپاس بۆ بەڕێستان. سپاس.